دوای 72 ڕۆژ لە شەڕوپێکدادانەکانی ناوچەی نسێبینی پارێزگای مێردینی باکووری کوردستان، هێزەکانی سەر بە پەکەکە لەو ناوچەیە کشانەوە و سوپای تورکیاش لە 11 ناوچەی دیکە قەدەغەکردنی هاتوچۆی ڕاگەیاند. هەرچەندە بەپێی میدیاکانی تورکیا شەڕڤانانی یەکینەکانی پاراستنی سڤیل یەپەسە کە ناوێکی نوێیە بۆ هێزێکی چەکداری پەکەکە لە ناوچەی نسێبین خۆیان ڕادەستی هێزەکانی حکومەت کردووە، بەڵام یەپەسە لە ڕاگەیاندراوێکدا ڕەتی کردەوە خۆیان بەدەستەوە دابێت و ئاماژەی بەوە کرد لەبەر پاراستنی هاوڵاتیانی سیڤیل شەڕڤانەکانیان لەو ناوچەیە کشاندووەتەوە. یەپەسە ئاماژەی بەوەش کردووە سوپای تورکیا بە تانک و تۆپ و هەلیکۆپتەر بۆردومانی هاوڵاتیان دەکات و دەشڵێت هیچ شەڕڤانێک لە نسێبین نەماوە و ئەگەر هەر هێرشێک بکرێتە سەر ئەو ناوچەیە مانای ئەوەیە حکومەتی تورکیا هێرش دەکاتە سەر هاوڵاتیانی مەدەنی. دەستەی بەڕێوەبەری کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکەش ڕایگەیاند هیچ هێزێکی چەکدار کە شەڕی حکومەتی تورکیا دەکەن لە ناوچەی نسێبین نەماون و داواشی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد هەوڵ بدەن بۆ ڕاگرتنی هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی. گەلێمە وڵات پارێز تەکۆشەر جەمیل بایک هاوسەرۆکی کۆما جڤاکێن کوردستان کەجەکەش ڕایگەیاند لە کاتێکدا حکومەتی تورکیا لە جزیرە و سلۆپی و سوور و نسێبین هاوڵاتیانی مەدەنی دەکوژێت، کۆنگرەی مرۆیی جیهانی لە ئەستەمبوڵ بەڕێوە دەچێت. ئەوەش مای شەرمەزاریە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی. هاوکات لەگەڵ کشانەوەی یەپەسە لە نسێبین، پارێزگاری دێرسیمی باکووری کوردستان قەدەغەکردنی هاتوچۆی بۆ ماوەی 15 ڕۆژ لە 11 ناوچەی ئەو پارێزگایە ڕاگەیاند. پارێزگاری دێرسیم لە بەیاننامەیەکدا ڕاشیگەیاند بە تۆمەتی هاوکاریکردنی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هێزەکانی سەر بە حکومەتی تورکیا ژمارەیەک هاوڵاتیان دەستگیر کردووە. هەر لە چوارچێوەی ڕووداوەکانی باکووری کوردستاندا گوڵتەن کشناک هاوسەرۆکی شارەوانی ئاماد لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند بە گوێرەی لێکۆڵینەوەکانیان لە ناوچەی سوور نزیکەی 2000 خانووی هاوڵاتیان ڕوخێنراون. لە ئابی ساڵی ڕابردووەوە شەڕوپێکدادانەکانی نێوان پەکەکە و حکومەتی تورکیا گواسترایەوە ناو شار و شارۆچکەکانی باکووری کوردستان و بەهۆیەوە تا ئێستا سەدان هاوڵاتی مەدەنی کوژان و بریندار بوون و زیاتر لە 500,000 کەسیش ئاوارە بوون. سەرهەنگ ئیسماعیل NRT